کاک ئەفرایدون باش و سپاس بژی زۆر سپاس مەڕوان نورەدین کاک مەڕوان نورەدین زۆر سپاس باشە ببوورە کاک مەڕوان نورەدین تو بخێر هاتی سەلامەت بی زۆر سپاس بازارتان چۆنە ڕێژەی بەشداربووی خەڵک گەیشتە چ ئاستێک ڕێژەی بەشداربووانی خەڵک ساڵ بە ساڵ زیادبوونە بەوەی هۆشاربوونەوەی خەڵکی لەسەر بیرۆکەی دڵنیایی لە هەرێمی کوردستان وشیاریەکە لە ئاستی پێویستدا دەبینن خەڵک ینی گوڕانکاری بەسەردا هاتووە وشاریە و ئەو بەشداربووی لای ئێوە هەی هۆشیاریەکە لە حاڵەکی باشتردایە بەڵام پێویستە باشتر بکرێت بۆ ئەوەی هەموو هاوڵاتیان لە بیرۆکەی دڵنیایی تێبگەن لە هەرێمی کوردستان دەتوانین لە ئێوەوە زیاتر لەسەر زمانی ئێوە بۆ بینەر و بیسەری کوردستان 24 بڵین ئەوەی کە لی تێنەگەیشتووە نەیبیستووە نەیبینیوە چۆن دەکرێتن ئەم خۆتۆمارکردنە لە کۆمپانیایەکدا ئوسوڵی چیا بوو بەشدار بوو وەک دیارە لە یەکەمین کۆنفرانسی دڵنیایی لە عێراق کوردستان ئێمە و کۆمپانیای کار بەشداریمان کرد بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر هۆشیار ببنەوە لە بیرۆکەی دڵنیایی لە هەرێمی کوردستان و گرنگی ئەو کۆنفرانسە لەوەیدایە کە هاوڵاتیان زیاتر هۆشیار بن و گرنگی سوودەکانی دڵنیایی بزانن ئەوەی پێویستە کە هەموو جۆرە تەمینێک هەموو جۆرە دڵنیایەک لە کۆمپانیای کار بۆ دڵنیایی بەردەستە بۆ وەرکەسێک کە بیەوێ سوودمەند بێت باشە ئێوە تاکو ئێستا بە ژمارە لاتانە چەند کەس بەشدار بووە بیمە دەکرێت لەلایەن کۆمپانیەکەوە لە ساڵی نوێدا زیاتر لە 3000 بەشداربوومان هەیە و بەردەوام لە زیادبوونە بەهۆی زیاتر هۆشیاربوونەوەی خەڵکی لە بیرۆکەی تەمین و تێگەیشتنی لە سوودەکانی دڵنیایی ئەو زیادبوونە ئەگەر بەراوردێکی بکەین لەگەڵ ساڵانی ڕابردوو بە چ ڕێژەیەکە بە چ ئاستێکی خێرایە بەشداربوونی خەڵکی بڵێ لە ڕاستیدا لە ئاستەکی باشدایە بەڵام لەو پێویستیە نییە کە پێویستە هەبێت یعنی گرنگی ئەو کۆنفرانس و کەناڵە میدیایەکان پێویستە بۆ ئەوەی هاوڵاتیان زیاتر هۆشیار ببنەوە و لە گرنگی بیمە تێبگەن باشە ئەوە چ جور پێشکەش دەکەن چ خزمەت گوزارێک پێشکەش دەکەن بەڵێ ئێمە و کۆمپانیای کار بۆ دڵنیایی هەموو جۆرە دڵنیاییەکمان هەیە گرنگترینیان بیمەی ئۆتۆمبیل بیمەی تەندروستی بیمەی ڕووداوە کەسیەکان بەپێی ئەو کەسانی کە دایانەوێت سوودمەند بن و لەسەر داواکاری خۆیان باشە مەرج و داواکاری چییە لەسەر کەسی داوێت بەشدار بێتن لەلایەن کۆمپانیەکانەوە دەوێت بێت خۆی تومار بکاتن لە کۆمپانیەکان چی پێویستە لەسەری ئەوە دەگۆڕێت بەپێی ئەو داواکاری کە هەیەی لۆ دڵنیایی کە ئەو کەسات زۆرە دڵنیاییش پێویستە باشە بوو نمونە پێویستی پێیەتی فروشیارەکە دوکاندارەکە بازارەکەی دوکانەکەی سووتە وەک نمونەی بازاری هاولێرکە تووشی ڕووداوەکەی دەتەزیم بووە دەیان کەسێدا زیانمەند بوونە چاویان لەوەیە قەرەبوو بکرێنەوە بەڵام ئەمانە ئەگەر کاتە قەرەبوو دەکرێنەوە کە تومار کرابن لە کۆمپانیەکان و قستەکان یان دابێتن بە دڵنیایی چۆن ئامە دەکرێتن لە کاتی دڵنیاییکردن ئەو پرۆسێک ئەمە ئەنجامی دەدەین بۆ دڵنیایی ئاگرکەوتنەوە پێی دەوترێت دڵنیایی ئاگرکەوتنەوە یان دڵنیایی حەریق ئەمە لێژنەکی کەشفمان هەیە کە دەچی ئەو شوێنە کەشف دەکا ئەو سوودمەندەی کە دەیەوێت سوودمەند بێت لە دڵنیایی شوێنەکە کەشف دەکا و پێویستە هەندێک داواکاریمە جێبەجێ بکە بۆ نمونە ئەگەر هیچ سیستەمەکی ئاگرکوژێنەوەی نەبێت یان هیچ سیستەمەکی خۆپارێزی نەبێت پێویستە ئەو سیستەمە بەخۆی دابین بکە و پاش ئەوەی کە فۆرمەکەی لەلایەن ئێمە پڕ کردەوە ئێمە باشترین ئۆفەری پێشکەش دەکەین کە لەلایەنمە بەشداری کرد لە ماوە 1 ساڵی تووشی هەر زیانەکی بی هەر ڕووداوەکی بی بە ئاگرکەوتنەوە یان هەر کارەساتەش سروشتی ئەوە لەلایەن کۆمپانیای کار بۆ دڵنیایی بە زووترین کات قەرەبوو دەکرێتەوە باشە کاک ماڕوان زیانەکە چەند بێ بای چەند بێ قەرەبوو دەکرێتەوە یان سنوورێک هەیە بای هەر چەندێک بێ قەرەبوو دەکرێتەوە کاتێک لەژێر مەرج و ڕێنمایەکانی مەداوێت باشەکە کەڕوان بەڵام شتەکە لە بیرمان ناچێت پێشی ئەوەی ڕووداوەکە بقاومێ پێشی ئەوەی ئێوە بچنە سەر شوێن ڕووداوکە لێکونەوە بکەن خوتومارکردن هەیە ینی پێشوەختە ئێمە دابنین سوبەر نەکە دۆست بەخۆوانەکە تووشی ڕووداوەک دەبین دەبێت تومارکراوە بین تاکو بتوانین قەرەبوو وەرگرنەوە لە دڵنیاییەکان ئەمە چۆن دەکرێت بەگرێ بەستی یاسایی دەکرێتن و خوتومارکردن دەکرێت قستی مانگانەیان چۆنە ئەوە بە گرێبەستەکی یاسایی دەکرێت لە نێوان کڕیارەکە و کۆمپانیا کار بۆ دڵنیایی و ڕێژەی پارەدانەکە و قستەکەی دەتوانین لێ بکەینە قست دەتوانی بە 1000 بدا ینی ئاسانکاری زۆر باش کرایە لەوە کەسانی کە دەیانەوێت سوودمەند بن بە ئاسانکاریانە چین بڕاپارەکە چەندە بە زیاتر وازە بڕاپارەکە دەگۆڕێ بەپێی ئەو شوێنێک کە دەیەوێت دڵنیایی بۆ خۆی ئەنجام بدە بەپێی موقعی ئەوەی کە شوێنەکەی لە شوێ یان ئایا دوکانی چییە مەسەلەن بۆ نمونەگە دوکانێک بێوێت تامینی بکە دەگۆڕێ بەپێی ئەو مەترسێکە لەسەر ئەو دوکانەی هەیە
بەپێی مەترسی و جێوازی خۆی هەیەتە باشە هەبووە لە ئێوە ویسوێتی بێ خوتومار بکاتن بەڵام مەرجەکانی تێدا نەبووە شوێنەکە سەلامەت نەبووە دەبێت یەکەم جار شوێنەکە سەلامەت بێتن ئێوە ڕەفستان کردبێ مەرجەکان ئەوەندە قوڕزنینەکە کەسی سودمەند نەتوانێت دابینی بکایان بەشدار بێت ینی تاکە مەرج لۆ بیمەی ئاگرکەوتنەوە بریتە لەوەی کە سیستەمەش حەریقی بەسیط و سادەی هەبی ینی مەرجەکان زۆر ئاسان هەموو کەسێک دەتوانی بەشدار بێتن هەتانە بەشدار بووی ئاوە ئەکید بە دڵنیا ڕێژەیەکەی چوونە کێن زیاتر خۆیان تومار دەکەن هەم لە کۆمپانیاکان هەم لە کەسی ئاسایی هەردوو زۆرمان هەیە کە بەشدارن لە دڵنیایی لە کۆمپانیا کار باشە کۆمپانیەکان خۆی خۆیان کە خۆیان تومار دەکەن جگەلەوە کۆمپانیە هەیە کارمەندی خۆی ناچار دەکاتن بە تومارکردن لەبەر سوودەکانی یان ڕێکخراو هەیە ئەوە چون ئێوە ماماڵە لەگەڵ ئەوانە دەکات زۆر کۆمپانیا هەیە کە وەڕێژەکەی لە زیادبوونیشدایە دایانەوێ مەسەلەن دڵنیایی بۆ کارمەندەکانیان بکەن هەم دڵنیایی تەندروستی و زۆربەی کۆمپانیەکان دڵنیایی ئۆتۆمبیلەکانیشان دەکەن لە کۆمپانیا کار بۆ دڵنیایی گەلێک سپاس ڕێزار مەروان نورادین ڕێبەبەری فروشتنی لە یەکژە کۆمپانیایان دڵنیایی سپاس بۆ پێدامەتە داوامە لە گەلێک وڵاتان ئۆتۆمبیلە تا هەبە ناکە بەستەر جادەیە حتا شوفێرێ وێ ئەو کەسی ئۆتۆمبیل بناوێ ویە نەهێتە بیمەکردن نمونەیە بریتانیا بینین لێ بریتانیا پێنجی کۆمپانیایەن مەزنێن بیواری هەنە ئۆتۆمبیلان بیمە دکن ji bilî liqên dehan kompaniyayên din jî ku li seranserê wî welatî hene ئۆتۆمبیل نییە nehat bête bîmekirin bû wê xatirê eger subene xudêneke rojekê şûfêrek tûşî bûyerekê bû kesek hebe qerebûyê û ziyanên berteketine yên darayî bin yên heta tu birîndar jî bibî di nava ئۆتۆمبیلê de yan kesek te birîndar kir xerciyên wê jî li stûyê xwe bigirîtin نمونەیەکە ئەنکو دەها نمونەیان بڤی ئاوایی هەنە یەک ژوان کوردەکە لە لۆندونێ دژێ هەفکارێمە دلوڤان لەگەل ئاخەویە ئۆتۆمبیلێکاویە گرانبەها هەیە یاوی وڵاتیە کوردێ نیشتەجێ لۆندونێ ئۆتۆمبیلاوی تووشی بوێرەکەی هاتیە دەما ئۆتۆمبیلە گرانبەها بیتن واتە خەرجیە دکە بە سەرویژی بوو نوژەنکردنەوە ئۆتۆمبیلا خو بچارە سەرکردنا ئۆتۆمبیلا خو دێگەلێک بە لێ بەس ئەو بێ منەتە پشڕاستی ڕنیشتەخە ژبەر و کەرتا پشڕاستیە هەیە دڵنیایی هەیە لەوەر کۆمپانیایان بیواری هەنە خو تێدا تومار کردە ئەفیک ژوان کارتانە و لە هەرێما کوردستانی ژی دڕێزێدە بتایبەتی بێ ناچارکردن خەلک شوفێر هەموو کەسێک بێتە بیمەکردن ji بوو سەلامەتیە وڵاتیان بخوە